ئازیزانم سڵاو لە بەرنامێکی تری SP Health هاتینەوە خزمەتان. ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە باسکردن لەسەر هەوکردنی میزەڵدان. لە ئێستادا هەوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو دووچاری کێشەکانی میز و میزەڕۆ دەبنەوە لە نێوەندیشاندا هەوکردنی میزەڵدان. ئەم ئەندامە ئەندامێکی گرنگی کۆ ئەندامی میزە و کاری سەرەکی کۆکردنەوەی ئەو میزەیە کە لە گورچیلەوە دێت هەتا کاتی فڕێدانی. هەرە مەبەستە ئێمە بردە ناو نەخۆشخانەی گشتی شۆڕش یاخود دەستگای تەندروستی پێشمەگە. ئەو دەستگای کە لە ڕابردوو ئێستاشدا خزمەتێکی زۆری بە کۆمەڵانی خەڵک کردووە. ئەم دەستگا جگەلەوەی لە کۆمەڵێک پزیشک و پسپۆڕ و کارمەندانی ماندوورەناس پێک هاتووە دەرگای واڵایە بۆ سەرجەم چینەکانی کۆمەڵگا. چوونە ناو نەخۆشخانەکە و دیمانەیەکمان کرد لەگەڵ پسپۆڕێکی نەشتەرگەری گورچیلە و میزەڵدان و هەروەها نەزۆکی پیاوان کە ئێستا بینەریدا. لە یەکێک لە تاقیگەکانی نەخۆشخانەی گشتی شۆڕشین و هاتوونە لای دکتۆر علی عباس ئەمین پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڵدان و نەزۆکی پیاوان بۆ قسەکردنی زیاتر لەسەر هەوکردنی میزەڵدان. سڵاو لێبێ کاک دکتۆر، پێم خۆشە سەرەتا بزانم هەوکردنی میزەڵدان چییە و ئەو هۆکارانە چین کەواکەن ئەم حاڵەتە دروست بێ. زۆر سپاس دەکەم. پێشەوەی باسی هەوکردنی میزەڵان بکەین با پێناسەیەکی میزەڵان بکەین. میزەڵان بریتیە لە تورەکەیەکی عەضەلی ماسوولکەیی لە خوار سکەوەیە. ئەرک و فەرمانی ئەوەیە کە میسکۆ ئەکاتەوە کە لە گورچیلەوەیەت لە ڕێی بۆری حالبەوە لە شوێنی مەبەست ئەو میزەڵانە بەتاڵ بکرێتەوە. قەبارەی میزەڵانیش تقریباً ئەتوانێ 500 سیسی لە خۆ بگرێتەوە میز، بەڵام هەموو بەشەرێک تقریباً لە 150 سیسی میز هەست بە میزکردن ئەکات. ئەو کاتە ئەتوانێت بچێت خۆی بەتاڵ بکاتەوە. ئەمە بە کورتی پێناسەیەکی میزەڵان. هەوکردنی میزەڵانیش بریتیە لە ئەوەی کە میزەڵان کە ئەندامێکە لە کۆندامی میز و میزەڕۆ تووشی هەوکردنە بێت. ئایا ئەو هەوکردنە بەکتری بێت یاخود ڤایرۆسیە یاخود فطریاتە یاخود توفەیلیە. ئەمانە ئەبنە هۆی ئەوەی کە میزەڵان تووشی هەوکردن بێت بەهۆی ئەم میکرۆبانەوە. اینجا بڵێن هۆکارەکەی چییە؟ دوو ڕێگە هەیە. ڕێگەیەک پێڵێن ئەنتیگرێت، یعنی بڵێن لە گورچیلۆ و لە بۆری حالبۆ یەتەوە ئەو میکرۆبە یەتە خوارە بۆ ناو میزەڵان تووشی هەوکردنە بێت. ڕێگەی کە هەیە پێڵەن ڕێترۆگرێت کە لە بۆری میزەوە لە خوارەوە بڵێن لە کۆندامی زاوزێەوە سەرەکەوێت بۆ میزەڵان تووشی هەوکردنە بێت. زۆر باشە. کاک دکتۆر، ئەو نەخۆشانەی کێنە لای بەڕێزە زیاتر چ حاڵەتێکیان هەیە خود ئەو نیشانانەی کە تیان دەردەکەوێت لە ئەنجامی هەوکردنی میزەڵدانەوە چین؟ بەڵێ هۆکارەکانی بە ئەوەی کە بە زۆرە بڵێن زۆر باوە هۆکاری بەکتریە کە بەهۆی میکرۆبەوە تووشە بێ و سەرەکیترین میکرۆب کە تووشی یعنی باوترین میکرۆب کە تووشی هەوکردنی میزەڵان بێ پێڵەن ئیکۆلای کە ئەوە بڵێن لە کۆمەوە احتیمال هەیە بێتە ناو بۆری میزەوە ئەچێت بەرسەرەکەوێ بەرەو میزەڵان تووشی هەوکردنە بێ. ئەم میکرۆبە بە زۆری ئەو هەوکردنە کە تووشەبی بە زۆری ئەو میکرۆبێ ئیکۆلای پێڵێن. جا پێش ئەوەی کە باسی کەین هۆکارەکان وتم بە بزانین لە ڕەگەزووی دەورە بینێ، یعنی تووشی هەموو پیاوە بێ ئافرەتە بێ مناڵیشە بێ، بەڵام ڕێژەکەی لە ئافرەتە زیاترە وەک لەوەی کە لە پیاو لەبەرەوەی دوو هۆکار. یەکەم لەبەرەوەی بۆری میز لە ئافرەتە کورتە تقریباً 5 سانتیم 6 سانتیمێکە بێت، بەڵام لە پیاوە تقریباً 20 بۆ 25 سانتیمە بێت. ئەو میکرۆبە ئەتوانێت لە ئافرەتە بە ئاسانی سەرکەوێت بەرەو میزەڵان، بۆیە ئافرەتان زیاتر تووشە بێ و هەروەها لە مناڵیش هەیە تووشە بێ. ئەوەش هۆکارەکەی ئەوەیە احتیمالە مەسەن نەخۆشی بڵێن خەلقی هەبێت، زیگماکی بێت، یاخود بڵێن درەنگ سونەتە ئەکرێ خەتە ناکرێت. ئەمانە هۆکارێکی سەرەکین بۆی کە مناڵ تووشی هەوکردنی میزەڵان بێ. هۆکارەکانیش وەکوتم لە ڕەگەزی مێ بە زۆری ئەوەیە کە لە کۆمەوەیەت چکە عادەتێک هەیە کە هەموو کەسێک بە تایبەتی ئافرەتان کە بڵێن تاراتەگرن ئەو میکرۆبەی کە لە ناو کۆڵۆنایە ینی بڵێن دەست بەرەو پێشەوە ئێنن ئەو میکرۆبە یەتە پێشەوە بۆ ناو بۆری میزەوە لە کونی میزەوە احتیمان هەیە سەرکەوێ بچێت بۆ ناو بۆری میزەڵان.
هەروەها لە ئافرەتیشە کە لە دوای بڵێن سنی بڵێن لە پیریە زۆریشە لەبەرەوەی کە لە ئافرەتە هۆرمۆنێکەیە هۆرمۆنی ئیسترۆژین و پرۆژیسترۆن لەوانەیە بڵێن پرۆتێکتیڤ دیفاعیە بۆی کە تووشی هەوکردنی میزەڵان نەبێ بەڵام لە دوای ئەو کە پیر ئەبن ئەچنە تەمەنەوە ئەو هۆرمۆنە کەمە بێتەوە احتیمان هەیە ئەو میکرۆبە زیاتر گەشە بکات لە ناو میزەڵان. دکتۆر دەمێ بزانم کاریگەری وەرز هەیە لەسەر ئەم حاڵەتەوەتە بە گۆڕانی وەرز ئەم حاڵەتە زیاتر بکە خۆت کەم کات خۆی کە کاریگەری نییە یعنی بە دەرەجێ ئەساسی لەبەرەوەی کە زستان بێ هاوین بێ هەرە بێ بەڵام لە زستانە خۆتەزانی خەڵک شتی قاوە و نیسکافە و ئەو شتانە زۆرە خوات شتی گەرم زۆرە خوات شلەمەنیانە ئەوانەش یەکێکن لەو هۆکارانە کەوا لەو کەساکات کە زوو بچێتە سەر ئاو بۆ میزکردن. زۆر باشە. دکتۆر دەمەوێت بزانم ئەو کەسانی کە تووشی هەندێک حاڵەت دەبن لە ئێستادا نەخۆشیەکان جۆرەکە بەڵام کۆمەڵێک ئالۆزیتر بەدوای خۆیدا دەهێنێ ئەم حاڵەتە لە هەوکردنی میزەڵداندا هەیە بۆ نمونە بەردی گورچی لە دروستکە خۆت بەردی میزەڵدان دروست بکات یا هەر ئالۆزیەکی تر بەڵام پەیوەندی بە نەخۆشیەکەەوە نەبێت خۆی مزعفات دروستەکە بەڵام نابێتە هۆی ئەوەی کە بەرد دروست کات خۆی بەرد لە ناو میزەڵان هۆکارێکە بۆ هەوکردنی میزەڵان هۆکارێکە بەڵام بەرد هەوکردنی میزەڵان نابێتە هۆی دروستبوونی بەرد بەڵێ هەوکردن مزعفاتی کێ هەیە ئەوەیە احتیمالێ بێ بە مزمن یعنی درێژخایەن بەڵێ ئیتر تووشی ناڕەحەتی شەکات یعنی بۆ نمونە دیواری ناو میزەڵانی لەوانەیە گۆڕانکاری ڕوو ئەیات و تر ئەو نەخۆشش نیشانەکان کە ئێستا باسێکین دەرەکەوێت لێی ئەگینا نابێتە خۆی دروست بوونی بەرد. بەڵێ کاتە نیشانەکان چین لەو کەسانی کە تووشم حاڵەتە دەبن؟ بەڵێ نیشانەکان بە سەرەکی بە شێوەیەکی گشتی ئەو کەسە ئازارێکی بێ لە خوارسکیەوە میزەڵانی بڵین لەوانەیە سعاتی جارێ نیم سعات جارێ چێتە سەراو بۆ میزکردن کە میزی شەکات ئەبرژێتەوە بڵێن کزانەوەی لەگەڵایە و هەروەها لەوانەیە بۆنێکی ناخۆشی هەبێ و ڕەنگەکەشی ئەگۆڕێ ئەمە نیشانە سەرەکیەکانی هەوکردنی میزەڵانە. دکتۆر لە کاتی دووگیانیدا ئافرەتان زۆر جار تووشی هەوکردن دەبنەوە دەمەوێت هەندێک لەسەر ئەو بدوین بزانین ئەمە هەوکردنە پەیوەندی بە میزەڵدانەوە هەیە خود هەوکردنێکی ئاسایی کۆندامیز بەڵێ ئەمە مۆزوعێکی کەیە هەوکردنی میزەڵان لە دووگیانیە لە دوای سێمانیەوە دەرەکەوێت لەبەرەوەی کە هۆرمۆنێکەیە پێڵان هۆرمۆنی پرۆژیسترۆن کە لە ئافرەتی دووگیانیە زیاکە ئەو هۆرمۆنە ماسوولکەکانی میزەڵان و بڵێن بۆری حالب بڵێن لاوازەکە لەبەرەوەی کەویتر میز بە ئاسانی و بە سەریعی نایەتە خوارەوە ئەمێنێتەوە میز زیاتر ئەمێنێتەوە لە ناو میزەڵان ئەبێتە هۆی ئەوەی کە میزەڵانی تووشی هەوکردن ببێت طبعاً ئەو هەوکردنە زۆر ئەگەر بۆ ماوەیەکی کەم بێ هیچ زەرەر لە مناڵەکە و لە خۆی نایەت بەڵام ئەگەر درێژخایەن بێت و چارەسەر نەکرێت و احتیمالە ببێ بە بڵێن تاولەرزی لەگەڵا بێت و لەوانەیە بێتەوەی کە مناڵەکە لەبار بچێت. زۆر باشە. کاتێک کەسێک تووشی ئەم حاڵەتە دەبێت هەوکردنی میزەڵدان دەکرێت خۆی لە ماڵەوە چارەسەری سەرەتایی بۆ خۆی بکات و پێویستی بە دکتۆر نەبێت و خۆی چارەسەر بکات یاخود بەردەوام ئەو کەسانی تووشی ئەم حاڵەتە دەبن پێویستیان بەوەیە کە بچنە لای پزیشکی پسپۆر بۆ چارەسەرکردنیان. بەڵێ بنسبەت ئەو هەوکردنێکی میزەڵان باسی ینی درێژخانەکە نەکەینەوەی تر کە پێڵەن ئەکیوت ئەوە دوایە کە سەردانی دکتۆرەکە لەوانێت ڕێنمایەکی پێ بڵێ چەند ڕێنمایەکە بۆ نمونە ئەبێ ئەوەی کە پزیش پێ ئەڵێ کە خۆی لە ماڵەوە خۆی بپارێزێ لە هەوکردن لە مەودووە ئەوەی کە نابێ میز ڕاگیر کات ئەبێ زوو میز کات میز یعنی لە کاتی خۆیان ئەبێ میزەڵانی خۆی بەتاڵکات دووش پاکردن پاک و تەمیزی ئەو شوێنە ئەبێ کاتێکە میزەکەی تاراتەگری بەڵام پیساییەکە بێ پاک و تەمیزبی سێ دوای هەموو بڵێن جووتبوونێک ئەبێ ئەو کەسە چێ میز بکات و خۆی بشوات و پاکی کاتەوە و هەروەها وەکو باسمان کرد پاک و تەمیزی ئەمانە تر خواردنی ئاو زۆر باشە شلەمەنی بەعام
تقریبا یعنی ئەوەی کە بڵێن 2 لتر بۆ سترۆژی 2 لتر بۆ 3 لتر ئاو بخاتەوە کفایەتە بۆی کە توش نەبێت. زۆر باشە ئەمە ڕێگا چارەسەر سروشتەکان هیچ دەرمانەگەیە کە دکتۆر پێویست بکات بۆ چارەسەرکردنی ئەم هەڵکردنە بنووسرێت و بەکاربهێنرێت؟ بەڵێ ئەو کەسی کە دوایی کە یەت بۆ لای پزیشک طبعا پزیشک دوای کە هستری لێ وەرەگرێت ینی باسی نەخۆشەکی لەگەڵاکات و فەحسی ئەکات و فەحسی سەریریەکات دوایە ئەینێرێ بۆ پشکنین یەکێک لە پشکنینە ڕئیسیەکان ئەوەیە کە فەحسی میزەکرێ ئیتر دەرەکەوێت ئایا هەوکردنی هەبێ ئیلتیهابی هەبێ یان نەیبێ دوای ئەوە ئەگەر دەرکەوت کە ئیلتیهاب هەیە کە ضرورە بنێرێت بۆ کەڵچەر یورین کەڵچەر ئەند سێنسیتیڤیتی فەحسی زەرعی میزەکرێ. بەڵێ دوای ئەوە دوای زەرعەکرێ ئەتوانێت سۆنەری بۆ بکرێت بەڵام ئەو کەسانی کە دائیمەن مزمنن لەگەڵیانای کە دووبارە بێتەوە ئەبێ پشکنینی زیاتریان بۆ بکرێ بۆ نمونە ئەشیعی ملەوەنی ناو میزەڵانی بۆ بکرێ یان لەوانەیە پێویست کات کە نازوڕی میزەڵانی بۆ بکرێ بۆی کە بزانین هۆکارەکەی چییە لە ناو میزان چکە ئەوانەی کە زوو تووشە بن هۆکاری زۆرە بۆ نمونە بەرد ئەگەر نازوری بۆ بکەی لەوانەیە بەردەکە ببینیت یاخۆت حاڵەتی کە پێڵێن میزەڵانی عەسەبی یعنی نیۆرۆجینیک بلادەر ئەمانەی کە میزەڵانیان باش ئیژ ناکە گژ نابێت و تەقەڵز ناکە میز ئەمێنێتەوە کۆ بێتەوە ئەتوانی بەو پشکنینانە تەشخیصی کەیت هەروەها ئەوانەی کە شەکریان هەیە کە زوو تووشی ئەو هەوکردنی میزەڵانە بن ئەوانەی شەم لە پشکنینی تاقیگە دەرەکەوێت. زۆر باشە دکتۆر لە ئێستادا وەکو باسمان کرد نەخۆشیەکەمان نەخۆشیێکی هەندێک جار بەکتریایی تووشەم هەوکردنە دەبێت هەندێک چارەسەر بەکار دەهێنرێت و ئەنتیبایۆتیکەکان کە لەناو خەڵکدا بە دەرمانە درێ بەکتریاکان ناسراوە ئەمانش کاریگەرێکی لاوەکیان هەیە ئەگەر بەکار بهێنرێت خۆ لە ڕادەی ئاسایی خۆی زیاتر بەکار بهێنرێت؟ بەڵێ وەکو باسم کردوای کە پشکنینەکانمان کرد دەرکەوت کە هاوکردنی هەیە ئەتوانی ئەنتیبایۆتیک کۆرسێکی بۆ بەکار بێنی تقریبان بۆ 5 بۆ 7 ڕۆژ کفایەتە و لەگەڵ ئەتوانی عیلاجی موسەکینی ئازاریشی لەگەڵا بۆ بنووسیت زۆر کفایەتە بە شەرتی ئەگەر لە حاڵەتی ئەکیوت بێ ینی مزمن نەبێت ئەتوانی ئەنتیبایۆتیک بەکاربێنی و کفایەتە بەڵێ. زۆر باشە کاک دکتۆر پێم خۆش ئێستا بزانم کۆتا ڕێنماییە بۆ ئەو کەسانەی کە ئەو تووشیم حاڵەتە بوون یاخود خۆپاراستن لەم حاڵەتە چۆن دەبێت؟ بەڵێ واللهی یەکەم شت کە خۆپاراستن ئەوەیە ئاو زۆر بخۆیتەوە وەکو وتم تقریبا 2 بۆ 3 لتر ئاو بخۆیتەوە شلەمەنی بخۆیتەوە ئەوە 1-2 پاک و تەمیزی ڕاگری ئەو شوێنە سێ تەخیر میزکردن تەخیر نەکەی زوو میز بکەیت بەڵێ و هەندێ بەعزە شەربەت و شتی طبیعی هەیە کە زۆر باشە بۆی کە تووشی هەوکردن نەبێت وەکی لەوانە شەربەتی پێڵن کرانبێری تو ترکی پێڵەن وابزان بە کوردی بەڵێ ئەو شەربەتە زۆر باشە بۆی کە دیواری میزەڵان مەناعی دیوارەکەی بەقوتەکە دشی ئەو میکرۆبانە هەروە ڤیتامین سیش کە لە بڵێن لە عەسیرە هەیە لە شەربەتی پرتقاڵە هەیە لە بیبەر هەیە لە بیبەری شیرین زەرد و سوورەکان هەیە ئەمانە ڕێژێکی باش ڤیتامین سیان کە ئەوانە لەوانەیە دیواری میزەڵان بتوانێت مقاومەت دروست بکات لە دیواری میزەڵان بۆ دیژی ئەو میکرۆبانە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عەلی عەباس ئەمین پسپۆر نەشتەرگەری گورچیلە و میزەڵدان و نەزۆکی پیاوان بۆ هیوایی کە توانی بێتمان سوودێکی باش بە ئێوە بگەینن و تەواوی پرسیارەکانی ئێوەمان وەڵام دابێتەوە. کاتێک کێشەیەکت لە ئەندامی میزت دەبێت و سەردانی پزیشکێکی پسپۆر دەکەیت یەکێک لەو پشکنینانەی کە زۆرترین جار داوا دەکرێت پشکنینی گشتی میز یاخود پشکنینی میزە ئەم پشکنینە چۆن دەکرێت و ئەو ئامێرانە چین کە لە کاتی ئەم پشکنینەدا بەکاردەهێنرێت هەنگاوەکان چۆنن لە بەرگەی ئامێرەکان دەبینین کە هاوکارم محەممەد بۆی ئامادەکرێت. سڵاتان لەوێت من محەممەد لە بەرگەی ئەمڕۆماندا باس لە یەکێک لە گرنگترین تێستەکانەکەین کە بەکاردەهێنرێت بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی ئەندامەکانی میز و هەروەها بە تایبەتیش هەوکردنی میزەڵدان بۆ ئەمە بەستەش زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵامان بانگەشت کردووە کە خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بوارەکەدا و هەروەها وانە بێژە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلەیمانی لەم بەرگەی ئەمڕۆماندا ئاشناتان دەکەین بە شێوەیەکی کردداری کە چۆن تێستەکان ئامادە دەکرێن لە نێو تاقیگەکاندا و هەروەها ئەو ئامێرانەشی کە تێدا بەکاردەهێنرێن بۆ ئامادەکردنی تێستەکان ئەمڕۆ کاک دکتۆر
ئاشامان دەکات بۆ تێستانە سەرداش کاک دیکتۆرم کاتەوە باش زۆر بە خێربی بۆ بەرنامەکەمان زۆر سپاستانەکەم بۆ دەرفەتە کە بتوانین هەندێک گفتوگۆی زانستیانە بکەین لەسەر فەحسی یورین یاخود فەحسی میز کە بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگای ئەمە بە فەحسی میز ناسراوە. کاک دکتۆر سەرەتا ئەمێ بۆ دەست پێ بکەین ئەو فەحسانە چییە ئەو تێستانە چین کە بەکار دەهێنرێن بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکان لە هەوکردنەکانی کۆئەنجامی میزدا ئەوە تایبەتیش هەوکردنی میزەڵدان. دەستی خۆش بێت تاوان من سەرەتا ئاماژەیەک بۆ بکەم کە فەحسی میز چەندێک گرنگە و میز چۆن دروستە بێت بە شێوەیەکی سادە و خێرا باسی ئەوە بکەین کە لە ڕووی فەسلەجیەوە گورچیلە پێکاتەیەەکە بە پێکاتی زۆر ورد و دقیقی تایە لە ناو گورچیلەیە پێوتێن نیفرۆن کە ئەمانەی یەکی بنچینەی دروستبوونی گورچیلەن ئەم نیفرۆنانە ژمارەیان نزیکە بێتەوە لە 2 ملیۆن. هەر نفرۆنێک بۆ خۆی بە تەنیا دەستگایەکە کارێکی دقیق و ورد ئەنجامەدا ئەم نیفرۆنانە پێکاتون لە تورەکەیەک کە ناسراوە بە تورەکەی بۆمان و گڵۆڵەیەک خوێن ژوا لە ناو تورەکەکەیە لە کاتی تێپەڕبوونی خوێن بە ناو گڵۆڵەکەیە ئەم خوێنە هەچ پێکاتەیەکی زیادە و وۆست و با بڵین پاشەڕۆ لە ناو خوێنەکەیە هەبێ ئەپاڵێرێت و دێتە ناو تورەکەی بۆمان و لە تورەکەی بۆمانەوە کە لە پێچێکی شێوە حرفی و پێکاتوە بەم پێچانە ئەڕات و کردداری هەڵمژینی ئەو مادانی کە پێویستە زیاتر جەستە پێویستەتی هەم دیسان لەوێ جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ جەستە هەندێک جار ئاو پێویستە لەوەیە کردداری ڕێئەبزۆرپشنی ئاو ڕوەداتەوە و مادەکانی تر دێنە بە شێوەی میز دروستە بێت کەواتە میز لە ڕاستیە پێکاتەیەەکە پاڵێوراوی خوێنە لە ڕاستیە ئەگەر کەسێک لە ڕووی تەندروستیەوە تەندروست بێت میز پێکاتەیەکی پاکە لە ڕووی بایۆلۆجیەوە نابێت هیچ زیندەوەرێک هیچ مایکرۆئۆرگانیزمێکی تیابێ حتا لە دێر زەمانەوە میز بەکارهاتەوە و مادەیەکی پاکەرەوە یا معقەم چونکە میز مادەیەکە لە ڕووی بایۆلۆجیەوە پاکە ئەگەر کەسەکە نەخۆش نەبێ وە ڕێژەی دروستبوونی میز زۆر گرنگە چەندێکە ئەبێ ڤۆلیۆمەکەی چەند بێ ئەمە بۆ خۆی یعنی گرنگە ڕەنگەکەی چۆن بێ لە دێر زەمانەوە میز بەکار هاتووە وەکو ئیندیکەیتەرێک وەکو دیاریکەرێک بەکار هاتووە بۆ دۆزینەوەی نەخۆشی یعنی لە ڕاستیە کاتێک کە زانستی پزیشکی پێشکەوتونەوە وەکو ئێستا حەکیمەکان یاخود کەسانی شارەزا لە بواری پزیشکی میلی یا پزیشکی ئەو سەردەمانە هاتوون بە ڕەنگی میز و بە بۆنی میز و بە کەمێتی میزەکە هەندێک نەخۆشی گرنگیان دیاری کردووە. زۆر چاکە کاک دکتۆر ئایا چەند ڕێگە هەیە بە شێوەیەکی گشتی کە بەکارەهێنرێن بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکان ئایا چەند شێوەتان هەیە ئێوە بە چی ڕێگەیەک نەخۆشەکان دیاریەکەن؟ تاوان بۆ ئەوەی لە زانستێکمانەیە ئێستا تایبەت کراوە بە میز و میزەڕەوە بە ناوی یورۆلۆجی لەم زانستەیە کاتێ ئێمەمانەوێت تێستی یورین بکەین تێستێکی جێنەرەڵمانەیە ناوی جێنەرەڵ یورین ئەگزامینێشنە لەم تێستەیە ئێمە فۆکەسەخەینە سەر سێشت لە ڕووی فیزیاییەوە یین بزانێکین سیفات و فیزیاییەکانی نۆرمەڵ و ئەبنۆرمەڵ چییە دێین لە ڕووی فیزیاییەوە تێستەکانی بۆکەین لە ڕووی کیمیاییەوە و لە ڕووی مایکرۆسکۆبیەوە ئێمە بەم فەیسیا تێپەڕین بەم سێ ستێپەیە تێپەڕین کاگەر ئێستا بەڕێستان بتانەوێ یەکەیەکە توانین بچینە سەر ئەو زۆر باشە بوارانە. کاک دکتۆر من ئەمەوێت ئاماژەم بۆ بیت بەوەی کە ئایا چۆن ڕوونکردنەوە فیزیکیەکان چۆن شیکارکردنە فیزیکیەکان ئێوە ئەنجامیەدەن پشتە بەستن بە چی شتێک لەگەڵ چی شتێک لەسەر ئەم سامپڵە ئێمە ئەمڕۆ سامپلێکمان ئامادەیە کە ئەمەوێت لەسەر ئەم سامپڵە ڕوونکردنەوەم بۆ بیت ئایا ئەم کەسە نەخۆشە یان نەخۆش نییە ئێمە نازانین ئەمەوێت لەسەر سامپڵەکانیان کۆمەڵە ڕوونکردنەوەکی فیزیکیمان پێ ببەخشیت و هەروەها بۆمان ڕوونکەرەوانێ ئایا کە ئەم سامپڵە هیچ نەخۆشیێکی هەیە تەنها ئەتوانین دەستنیشانی بکەین کە ئایا چی نەخۆشیەک هەیە تەنها بە سەیرکردنی لە ڕووی فیزیکیەوە دەستەکانی خۆش بێت تەمان ئێمە لە ڕووی فیزیاییەوە سەیری یۆرینەکەکەین سەیری میزەکەکەین پێویستمان بە چەند پارامیتەرێک هەیە کە لەوانە ڕەنگی میزەکەیە ڕەنگی میز کاتێک گۆڕانی بەسەرادێت یعنی کەسەکە باری تەندروستی یا باری فەسلەجەی کارکردنی گورچیلەی بە جۆرە لە جۆرەکان تێک چووە یاخود هۆکارێکەیە کە ڕەنگی میزەکەی تێکداوە ئەبێ پزیشکی تایبەتمەند لەم بوارەیە بگەڕێ بە دوای هۆکاری تێکچوونی ڕەنگی میزەکە بۆ ئێمە لە تێستەکە ڕەنگی میزەکە بە دقیقیە نووسین
ڕەنگی میزی نۆرمەڵیش بریتە لە زەردێکی کاڵ کە نۆرمەڵەوە حاڵەتێکی طبیعیە ئەمە ئێستا تقریبان ئەگەر لە کامێرەکەەوە دەرچێت لە میزێکی نۆرمەڵەتێ ئەمە یەکەم تێستە کەلەرەکەی چۆنە ڕەنگەکەی ڕەنگمانەیە ئەگۆڕێ بەپێی نەخۆشیەکان یان بەپێی خۆراک یا بەپێی دەرمان هەندێک نەخۆش دەرمان بەکاردێنێ ڕەنگە میزەکەی گۆڕێ بۆیە پێویستە پزیشک کاتێ دەرمانەدا بە نەخۆش ئەو دەرمانە گەر هۆکارە بۆ گۆڕینی ڕەنگی میز پێویستە ئاماژە پێ بکە بۆی نەخۆشەکە نەترسێ لەو کاتەیەکە بینە میزەکەی بە جۆرێکی نائاسایی ڕەنگەکەی گۆڕاوە هەندێک خۆراکیش کاریگەری هەیە و جاری وان هەیە هەندێک نەخۆشی و هەندێک بەکتریاش کاریگەری هەیە لەسەر ڕەنگی میز ئەمە یەک دوو ئێمە ڤۆلیۆم یاخود حەجمی میز کە لە ڕاستیە ئەمەش تێستێکی تری فیزیاییە زۆر گرنگە بۆ نەخۆش یعنی نەخۆش لە ڕۆژێکە پێویستە بەلایەنی کەمەوە 400 مل میز بکات ئەگەر لە 400 مل کەمتر میزی کرد ئەو نەخۆشە ئەتیبارەکرێ بەوەی کە کێشەیەکی هەیە لە کۆندانی میزەڕە یا لە گورچیلەکانیان بۆیە بۆ حاڵەتەشەوتێ ئۆلیگۆ یۆریا یعنی میزی کەمە یاخود ئەگەر میزەکەی زۆر بوو تاوان ئەمەش بە تێستی تایبەتیەکرێ ئەبێت لە ماوەی 24 ساعتە بە کیسێک میزەکەی وەربگیرێ بزان لە ماوەی 24 ساعتە چەندێ میزەکە یا ئەکرێ نەخۆش خۆی لە ماڵەوە یعنی بۆ ئەوی ئێمە لە بواری تەندروستیە لە بواری تەندروستی تاکی کۆمەلگای ئێمە ڕۆشنگەرایی تەندروستیمان بەربڵاو بێت فراوان بێت ئێمە خۆمان لە ماڵەوە توانین تێست بۆ خۆمان بکەین هەر بەو دەبانەی کە لە ماڵەوە هەیە زانین دەبێت لیترێکە یاخود لیترونیوە یا ڕێژەی میزەکەمان چەندێکە کە مەفروض وایە نۆرمەل ڕێنجەکەی لە بینی 400 مل بۆ 2 لیتر یاخود 2000 ملی لیتر بێت ئەگەر لەوە زیاتر بوو ئەوەش اعتیبارێکرێ بە نەخۆشی پۆلیۆریا چی پارامیتەرێک چی ڕێگەیشی تر پشتی پێ بەسرێت بۆ ئەنجامدانی فەحسەکەمان لە ڕووی فیزیکی لە ڕووی فیزیایی و ئەمە هەم دیسان پێویستمان بەوەیە کە بزانێکین سپێسیفیک گراڤیتی کە احتیمال ئەمە بیستێتە بابی کیمیاییەکەیەوە بزانین چڕی میزەکە چۆنە و بزانێکین شتێکی ترمانەیە پێوتەیە کلارێتی لێڵێتی یان تێربدیتی بزانێکین ئەم میزە لێڵە یان ڕوونە هەموو میزێکی نۆرمەڵە بێ ڕوون بێ لە کاتێکا لێڵیەکە بینین کە لێڵیەکانیش جۆرا و جۆرن هەیەوەکو بەشێوەیەکی سەرەکی مانای چیە لێڵێتی مانە یعنی هۆکاری لێڵبوونی میز زۆرن یەک دانە نییە بەڵام لەگەڵ بوونی لێڵێتی میزا کاتێک تەکنیشنێک کەسێکی پسپۆر لە بواری تاقیگەیە ئەنووسێ میزەکە لێڵە پێویستە دکتۆری پسپۆر پزیشکی پسپۆر بزانی هۆکاری لێڵیەکەی چییە جاری وایە بەهۆی بەکتریاوە لێڵە بێت جاری وایە بەهۆی مانەوەی میزەکەەوە لێڵە بێت کە ماوەتەوە بۆ ماوەیە کاری پێنەکراوە و فترەیەکی زۆری بەسەر چوە چەند سەعاتێ ئەو پرسیارم هەیە لە پاشان باچینە بەشی مایکرۆسکۆپ جاری واشەیە بەهۆی کۆمەڵی خانە و پێکاتەی ناو پاش گورچیلە لە میزەڵانەوە کە تووشی نەخۆشی بووە یاخود لە بۆریەکانی میزەوە هەندێک خانەی ناو ڕووکەشەشانەی ناو میزەڕۆ ئەچێتە ناو میزەکە و میزەکە هۆی لێڵی بوون ئەمە تقریبا ئەو پێوەرە فیزیایانن کە پێویستە لە کاتی ئەنجامدانی پشکنینی فەحسی میزە پشکنەر یاخود کەسی تایبەتمەند لە تاقیگەیە ئاماژەی پێ بکات بۆ پزیشکی پسپۆر دەستخۆش کاک دکتۆر ئایا بوونی کەف هەمومان دەزانین کە میز یەکێکە لەو دەرکراوانەی کە کەفی هەیە ئایا کەف زۆری یان کەمی لە میزدا واتایشی هەیە لە ڕووی زانستیەکەیەوە تاوان من بەپێ ئەو سەرچاوانەی کە خوێندومەتەوە هیچ تێبینی ئەوم نەکردووانی کە ئەو پارامیتەرێک بەبەوەی عادەتەن کەف لە کاتی زۆری یورینیشنە لە کاتی میزکردنەکەیە بە فشارێکی با بڵێن دەرکردنی میز بۆ دەرەوە بۆ ناوتی و بەکان بۆ ناوینەکە دروستە بێ من لە ڕووی زانستیەوە هیچ سەرچاوەیەکم نەبینیەوە ئاماژە بە کەف بکات لە میزە دەستخۆش کاکتۆر کەواتە بەم شێوەیە هاتینە ئەوەی کە بڵین چۆن بتوانین هەم لە ماڵەوە خۆمان و هەروەها ئەو کارانەش پێویستە کەسێکی وەک تەکنیکی و پزیشکەکان ئاماژەی پێبن لە کاتی ئەنجامدانی هەر سامپڵێکی میزدا و هەر فەحسێکی میزدا بەکاری بێنن ڕەچاوی بکەن بەڵام ڕێگەی دووەمان هەیە بۆ دەستنیشانکردنی ئەم نەخۆشیانە و هەروەها ڕێگەی مایکرۆسکۆپی و ڕێگەی کیمیاییە وەکو بەڕێز کاک دکتۆر ئاماژەی پێدا ئێستاش بە شێوەیەکی کردداری ئەچینە سەر ئەوەی کە چۆن
ئەم تێستانە ئامادە دەکرێن لە نێو تاقیگەکاندا و هەروەها چی ئامێرێک بەکاردەهێنرێن لە دروستکردن و لە ئامادەکردن و هەروەها لە خوێندنەوەی ئەنجامەکانی ئەم تێستانەدا. فەرموو کاک دکتۆر ئێستاش وا دەستکەین بە پێشەوەی سەر کردارە عملیەکە بە ئاماژەیەک بە تێستە کیمیایەکانیش بین کە پێویستە ئەوانە شەر بۆ یورین ئەنجام بدرێ. یەکێ لەوانە کە زۆر گرنگە و زۆر باەخی پێدرێ بریتە لە دۆزینەوەی ڕێژەی پرۆتین لە یورینە لە میزدا کە ئەمە گرنگی خۆی هەیە باەخی خۆی هەیە هەر ڕێژەی طبیعی زیاتر پرۆتین لە میزا هەبوو یعنی ئیشکالێکەیە کێشەیەکەیە لە ناو پاڵاوتنە یاخود لە ناو نیفرۆنەکانە کە وتمانیەکەی بنچینەی دروستبوونی میزەکان گورچیرە. بەڵێ وەکو کاک دکتۆر ئاماژەی پێدا ڕێگەی دووەم بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکان بریتیە لە تێستە مایکرۆسکۆپیەکان. ئەم تێستە مایکرۆسکۆپیانە کاک دکتۆرمان ڕوونەکاتوانێت کە چین وە چۆنن و بە شێوەیەکی کرداریش فاسەکەمان بۆ ئامادەکە. فەرموو کاک دکتۆر. بەڵێ طبعاً بەکارهێنانی مایکرۆسکۆپ لە دەرزەمانەوە مایکرۆسکۆپ بەکار هاتووە. مایکرۆسکۆپ دەستگایەکە بەکاردێت بۆ بینینی ئەو تەنۆچکانەی کە وردن و بە چاو نابینرێن. ئێمە مایکرۆسکۆپ بەکاردێنین لە فەحسی میزا بۆ بینینی هەر پێکاتەیەکی نائاسایی کە لە میزا هەبێت و لە بەکتریاوە کە زیندەوەرێکە ئەکرێ هۆکار بێ بۆ نەخۆشی بە تایبەتی لە یورینە لە میزا نابێت جۆرە بەکتریایەکی تیابێ. ئەگەر جۆرە بەکتریایەکی نابێت تیابێ لە ڕاستیا بەکتریای نۆرمەل فلۆرامان هەیە کە لە دوای گورچیلە دەرەچن لە بەشەکانی میزەڕەوە هەندێک بەکتریا لەوانەیە لەوێ تێکەڵ بێت بە میزەکە هەر بۆیە باشتر وایە لە کاتی وەرگرتنی سامپڵە لە سەرەتایی میزەوە سامپڵ وەرنەگیرێ یعنی کەسەکە کە پێیان وت تۆ پێویستە فەحسی میز بکەیت کاتێکچێ میزەکە ئەهێنێت بۆ مختبەر پێویستە لەو کاتەیە تۆزێک لە سەرەتای میزکردنەوە تۆزە میز بڕوات و دوجار میزەکە وەرگرن نە لە کۆتاییە نە لە سەرەتاوە لە ناوەڕاستی میزکردنامی زۆرگرێت بۆ ئەوەی ئەگەر لە ناو بۆریەکانی میزا و کەمێک پێکاتەی نائاسایی بەهۆی مانەوەی میز یا هەر پێکاتەیەکی ترە هەبێت بڕوات پاک بێتەوە لە ڕاستیە ئەو کاتە باشترین فەحز یا باشترین ئەنجاممان دەسەکەوێت بۆ فەحسی میزەکە. ئێستا ئێمە چین بە مایکرۆسکۆپ سەیرێکی ئەم میزەکەین بزانێکین چی تایە و ئەو پێکاتانەی کە ئێمە تەوەقوعەکەین یان پێشبینیەکەین کە لە میزا هەبێت چین ئاماژەی پێەکەین ئێستا بە شێوەیەکی کردداری ئەچین سەرەتا پێویستمان بەوەیە میزەکە ببوورە پێویستمان بەوەیە میزەکە بخەینە ناو ئەم دەستگایە ئەم ئامێرە کەم ئامێرە پێوتە سنترفیوج دەستگایەکە بەکاردێت بۆ چڕکردنەوە یاخود نیشتنی پێکاتەکانی ناو میز بۆ ئەوەی ئەگەر پێکاتەیەکی زۆر کەمیشی تیابێت ئێمە بتوانین بیبینین. تەڵان ئەو تیوبانەکە ئێمە بەکاری دێنین ئەبێ بەقەی یەک شلەمەنیان تیابێ یەکیان میز بەکاردێنین ئەکرێ ئەوی ترشان میز بێت این نەخۆشێکی تر بێت یاخود ئەکرێ وەکو هاوسەنگکردنی ئاو بەکاربێنین یا شلەیەکە نزیک بێ لە میزەوە. ئێستا بۆ ماوەی 3 دقە ئەم دەستگایە بەکاردێنین. طبعاً خێرایی خۆی هەیە کاک دکتۆر خێرایی خۆی ئێمە 2000 بەکاردێنین 2000 خولانەوە لە یەک خولەکە دەستخۆش. ئەوە ئێستا 3 دقەکەمان تەواو بووە تقریباً بۆ خۆی دەستگاکە ئامێرەکە بەو شێوەیە کە کاتەکەمان داوەتێ و کە کاتەکە تەواو بوو بۆ خۆی ئەوەسێت. ئێستا دوای ئەوەی کە دڵنیا بووین لەوەی کە ئامێرەکە بە تەواوی لە خولانەوە و لە جوڵە وەساوە کە ڤەرەکە هەڵەدەینەوە. تەمان سەلامەتی لە کاتی کارکردن لە تاقیگەیان زۆر گرنگە. دوای ئەوەی دڵنیا بووینەوە سامپڵەکانمان دەردێنین هەر سامپڵێک ئەبێ بە شێوەیەکی تەندروست لەیبڵ کرابێ واتە ناوی کەسەکە یاخود کۆدی نەخۆشەکەی لەسەر بێت. ئێستا ئێمە سامپڵەکە خێنەوە ناو ڕاکەکە. کاک دکتۆر لە پاش ئەنجامدانی سنترفیوجکردن بۆ سامپڵەکە کە چەند خولێشێک لە ناو سنترفیوجەکە مایەوە و لە پاشان هێنامانە دەرەوە ئایا
ئەم سامپڵە چی گۆڕانکاری بەسەر هاتوو چی گۆڕانکاریەک دێت بەسەر سامپڵەکە و چیم دەست ئەکەوێت لە دوای سنتەرفیوژکردنەکە. لە ڕاستیە ئێمە و ئامێرە تەنیا ئامێری سنتەرفیوژ تەنیا بۆ ئەو بەکاری دێنین کە ئەگەر هەر خەڵتە و پێکاتەیەک لە ناو ئەم میزە هەبێ لە بنەوە بنیشێت بۆ ئەوەی ئێمە دوایی بنی تیوبەکە کە پێوتێت نیشتوو یا سیدمنت ئەم سیدمنتە وەرەکرین هەر پێکاتەیەکی نائاسایی لە ناو میزەکە بێ بەهۆی خولانەوەی سنتەرفیوژەکەەوە لە ماوەی 3 دقە بۆ 5 دقە ئەنیشێتە بنەوە و ئێمە توانین بە مایکرۆسکۆپ ببینین کەواتە کاری سنتەرفیوژ تەنیا نیشتنی پێکاتە و خەڵتەی نائاسایی لە ناو میزەکە بۆ بنی تیوبەکە بۆ ئێمە بتوانین لەڕێ مایکرۆسکۆپ ببینین. ئێستا دوای ئەوە سنتەرفیوژمان کردووە سامپڵەکەمان هێناوە ئەو کەمیەتە زیایی کە ئێمە نامانەوێت ئیش لەسەر نیشتوەکە ئەەکەین ئەمیتری ئەڕێژین بەس لە ڕاستیە ئەمە جێی تێبینیە ئەبێ ئەو پاژماوەی سامپڵ و خوێن و میز و ئەوانەی لە تاقیگا بەکاردێن ڕاستەوخۆ نەی ڕێژنە ناو سنگەکانەوە لەبەرەوەی پاژماوەی مایکرۆبایۆلۆجی پێوەیە لەوانەیە هۆکارێ بێ بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی باشتر وایە بیکەیتە دیسئینفێکتان ئێستا ئێمە لێرە ئەم بیکەرەمان هەیە کە موادی تایبەتیمان تێکردەوە بۆ ئەوەی هەچ بەکتریایەک یاخود مایکرۆئۆرگانیزمێک هەبێ لێرە ئەمرێت و دواتر تیوبەکە کەمێک یورینی تیاماوە لە میز ماوەتەوە بەڵێ کەمێک لە میز لە ناو بنی ئەم تیوبەی ئاماوەتەوە بەم شێوەیە جوڵی پێەکەین بۆەوەی تێکەڵ بێتەوە و دوایی دێین لە سەر یەکێک لە پارچە شوشەیە کە پێوتێ سلاید کەمێتێکی کەم ئەەکەینە سەر سلایدەکە و ئەیشتوانین مایکرۆپایپێت بەکاربێنین بۆی دڵۆپێک یاخود کەمتر لە دڵۆپێ وەربگرین ئێستا توانین ئەمە بەرین بۆ مایکرۆسکۆپ دوای ئەوەی کەڤەر سلایدێکی بخەینە سەر بۆی ئیشەکەمان وازەحتر بێ و بەبێ کەڤەر سلایدیش ئەم کارە هەر ئەنجامەدرێ بەڵام پێویستە کەسی ئەنجام دەر ئەگەر کەڤەر سلایدی بەکار نهێنا لە بوارەکە شارەزایەکی باشی هەبێ بۆ ئەوەی عەدەسەکان پیس نەبێ. ئەم مایکرۆسکۆپەکەمانە ئەم مایکرۆسکۆپە ئێستا پەیوەستە بەم مۆنیتەرەوە هەوڵە دەین لەڕێی مۆنیتەرەکەەوە بزانین ئەتوانین شتەکان ببینین پێشەوەی کە دەست بکەین بە لەگدانەوەی شەکە بەڵێ ئەمە ڕوونکردنەوەمان بۆ بێت لەسەر ئەم ئامێرە ئەم ئامێرە چییە لە چی پێگە هاتووە ئایا چۆن کارەکات ئەم ئامێرە تەنیا دەستگایەکە بەکار دێت بۆ گەورەکردنی پێکاتی زیندەوەرەکان یاخود خانەکان یعنی مایکرۆسکۆپ تەنیا ئامێرێکە بەکار دێت بۆ گەورەکردنی سایزی ئەو شتانی کەمانەوە سەیریکەین. ئێستا ئەم عەدەسانەی خوارەوە ڕقەمێکیان لەسەرە لە 4 دەست پێەکە بۆ دا بۆ 40 و بۆ 100 کە بە چلەکە وتێ های پاوەر کە زیاتری ئەمە بەوە کارەکەین و بە سەدەکە ژەوتێت ئۆیل ئیمێژن پاوەر یا لێنس ئەم لێنسە قووەتی گەورەکردنەکەی زەربی ئایپیسەکە ئەەکەین ئەمەش لێنسێکی ترە پێوتێ بەشی سەرەوە بەشی چاو عەدەسەی چاو ئەمە دەیە ئەویش چلە زەربی یەکەکەین ئەبێت بە 400 یاخود ئەگەر سەدیەکە بەکاربێنین 100 زەربیدا ئەبێت بە 1000 یاخود ئەفوو ئەم 400 یاخود ئەم 1000 مەبەستی چییە ینی چی ئەگەێنێت 1000 جار ئەو پێکاتانەی ناو میزەکەی گەورە کردەوە بۆیە ئێمە بە چاو ببینین یعنی بۆ نمونە ئێستا ئێمە لە میزەکە دوای ئەوەی سەیری مایکرۆسکۆپەکەین ئەگەڕین بۆ ئەم شتانە کە ئەگەر کەسەکە سامپڵەکەی ئێمە لەوانەیە کەسەکەمان نەخۆش نەبێ بۆیە شتێکی وان نابینین بەڵام لە ڕاستیە ئەکرێ هەر پێکاتەیەک ئاماژە بێ بە نەخۆشیەک لە کەسەکە بۆ نمونە لەوانەیە خوێن ببینین RBC ببینین ئەو کاتە ئاماژەیە بۆی کە خوێن بەربوونێک یاخود کێشەیەکی ئەندامزانی یا فەسلجی لە ناو گورچیلەیە هەیە یا لە ناو میزەڵان و یا لە ناو بۆریەکانی میزەڕوا هەیە ئەکرێن هەندێک جار بەکتریا بینین کە ئاماژەیە بە ئینفێکشنێک لە ناو بەشەکانی میزەڕوا یا هەندێک جار ئێمە خانەی ناو بۆریەکانی میزە بینین کە بە ئەپیتیلیۆسێڵ ناویانەبین ئەوش بە پێی ژمارەی خانەکان ئاماژەیە بە نەخۆشی یا بە حاڵەتی نائاسایی ئەگەر ژمارەکەی زۆر بوو دوایی ئێمە ئەکرێ لێرە هەندێک کریستاڵ ببینین هەندێک پێکاتەی ناو گورچیلە کە لە ڕاستیان لە ناو کۆمەلگای ئەمە بە ڕمڵ ناوە برێت ئەمە بەم مایکرۆسکۆپە توانین هەموو ئەو شتانە دیاری کۆمەڵێک کارکتەر کۆمەڵێک پارتیکڵە پێ نیشانداین کە ئەمانە لە ڕووی
پێکهاتیانەوە کیمیایین باشە ئایا بێژگە لە بەکتریا هیچ پێکهاتیشی تر هەیە لە ڕووی بایۆلۆجی کیوانێ کە ببینرێت لەناو سامپڵێکی میزدا بەڵێ تەمان ئێمە دوای ئەوەی بە مایکرۆسکۆپ سەیری ئەم نمونەمانە کرد کە لە کەسێک وەرماگرتە بوو کەسەکە ینی پێ ناچێت ئشکالێکی کۆئەندامی میزەڕۆی هەبێ هەندێک خانەی ئیپیتلیۆسێڵی تایە بە نسبەتی پرسیارەکەی جەنابتەوە تەمان ئێمە بەکتریا هۆکارێکی سەرەکیە بۆ نەخۆشخستنی کۆئەندامی میزەڕۆ دوای ئەوە شتێکی ترمانەیە زیندەوەرێکی ترمانەیە کە زیندەوەری تاکخانی ناوگڕاستەقینن پیانوتێ پرۆتۆزوا یەکێ لەوانە ترایکۆمۆناسە هۆکارێکی ترە بۆ نەخۆشخستنی کۆئەندامی میزەڕۆ و توێژینەوەکان ئاماژە بەوەکەن کە ترایکۆمۆناس بە تایبەتی لە ئافرەتانە کە پیاوانیش تووشە بێ هۆکارێکە بۆ نەزۆکی بۆ گرنگە لە کاتی خوێندنەوەی ئەم تێستانەیە ئەو کەسێکە ئەم تێستە ئەنجامەدا پێویستە بە دوای ئەم مشەخۆرێ شابگەڕێک کە پێوتێت ترایکۆمۆنس ڤەجایناڵس یاخود ئەگەر هەر زیندەوەرێکی تری بینی پرۆتۆزوا پێویستە ئاماژەی پێ بکات. دەست خۆش بگاکتۆر ئایا هیچ شتێکی تر ماوە کە لەسەر ئەم تێستە و لەسەر ئەم فەحسە ئاماژەی پێ بدەین؟ من سوپاستانەکەم کە دەرفەتێکتاندا بە من هەندێک زانیاری لەسەر فەحسی میس ئاماژە پێ بکەین بۆ خەڵکی وڵاتەکەی خۆمان و هیوادارم تەندروست و لەش ساغ و دڵخۆش بن هەمیشە. سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. هاوکارم سومە چۆرە خوێندکارانی کەمپی کۆلێژە تەکنیکەکانی چوارچرا و پەیمانگای زانستی کۆمپیوتەر پرسیاری لێکردن سەبارەت بە هەبوون یا خودنەبوونی نیشانەکانی هەوکردنی میزەڵدان کە لەم راپۆرتەدا بینەری دەبین. تا ئێستا هەست بە ئازا کردو لە بەشی خوارەوەی سکتا؟ ئەڵەبەت دڵنیایەوە. ئەو هەنگاوانە چینکە ئەنگریتە بەر بۆ باشترکردنی ئەم حاڵەتە. یەکەم جار چۆن بڵێ خۆم زیاتر گەرمدا ئاپۆشمە هەن زیاتر اینجا ئەچۆن بزانم ئەم ئازارە بەهۆی چیەوەیە زۆر چالاوانێ سەرمات ببێ یان بەهۆی شتێکەوە بخۆی پێ و نەکەوێت ئازارە لە سکتا پێیا ببێ شتێکی ئێتر یان عیلاجی وەرەگرم بۆ لای دکتۆر شتێکی لەو شێوەیە. باشە سەرەتا خۆ پێ وایە ئەمە هۆکارەکەی چیانی هیچ نیشانەیەکە بۆ نەخۆشیە؟ سەرەتا یەکسەر لەوە ئەەکەمەوە من ئەمڕۆ ئاخۆ کەشەکە ساردە جار هەیە بەسای سەرماوە زیاترە و حاڵەتانەمان تووشە بێ بزانم ئی هۆکارەکەی وێ کە کەم جلم لەبەر کردو بزانم سەرمامە بێت دووەم شدەگەر سێرکەم بزانم ئەمڕۆ چیم خواردووە هۆکاری خواردنیش ئەنێجار هۆکارە بەو شێوەیە. تا ئێستا هەست بە ئازار کردو لە بەشی خوارەوەی ناوستێ؟ بەڵێ زۆر جار ڕەنگە بەهۆی سەرماوە بیا بەهۆی شتێکەوە بووە. ئەو ڕێگانە چی ئەنگریتە بەر بۆ باشترکردنی ئەم حاڵەتە؟ ڕەنگە خۆپاراستن بێ لە سەرما بیا لە شتێک لەو بابەتان. کە تووشی ئەم حاڵەتابی پێ وایە هۆکارەکەی چی بێت یاخود ینی دەرخەری چ نەخۆشیەک بێت؟ یانی کێشە بۆ دەرخەری چیە بۆ نمونە لەوانەیە یا بەهۆی سەرماوە تووش بیا بەردی گورچی لەبێ یا هۆکارە بێ لە هۆکارانە. لە کاتی سەرمابوونا لە کاتی بەفربارینە خاستن لە مانگی دوو یەک کاتی سەرما زۆرەکە بە تایبەت ئەو کاتانە دیاری لێیە کە شەوان ئەخەویت شتێ پێوە نەبێ بەتانی و پێوە نەبێ سەرماوە بێ زۆبادانە گرزێ لەو ژوورەیە کە تایت ئەو کاتانە زۆر تاسیریەکە کە بەیانێن هەڵەسیتەوە هەستی پێکەیت. ئەو ڕێگانە چی ئەنگریتە بەر بۆ باشترکردنی ئەم حاڵەتە؟ لە شوێنەکە و گەرم بێت و شتی گەرم خواردن کاتی و ئازارەیە جوانەیە بخەیتە سەر شوێنەکەی یاوەکو قەمسەڵی باش و جلی باش لە بەرکەی گەرمی زستانی جەوەکە بە پێ جەوەکە بڵین لەگەڵ جەوەکەیا بگونجێت. هەست بە ئازار کردو لە بەشی خوارەوەی سکتا؟ بێگومان لە سەرماوە تووشتە بێ یان ڕۆژە جلێکی کەم لە بەرکەی هەوایەکی سارد لێ بە یان شانێک سوزان بەتانی پێوە نەبێ و شانە ئازار دوورسە بێت. ئەو ڕێگەیانە چیە ئەنگریتە بەر بۆ باشترکردنی ئەم حاڵەتە؟ زیاتر گەرمداپۆشی نێو شوێنەیە یاخود شێلانێکە هەڵبەی حەبێ بخۆی ئارەق بکەیتەوە باشترە بی پێیت هەردوو ڕێگانە کە گەرم بێت. پێ وایە ئەمە نیشانە بێ بۆ نەخۆشیەک یا ناتەواوی یەک شتێک؟ ناتەواوی نییە جەوەکێت تۆ لە جوێکی گەرمایە چیتە جوێکی ساردەوە ئەو حاڵەت و لەسەریە لە جوێکی ساردایی سەرمایەکی زۆرتە بێ بۆ حاڵەتە ئەگنا وەکو ئازار وەکو نەخۆشی نەخێر نەخۆشینە چونکە هەنەجا لە ناوسارێکە زۆر گەرمیت کە هەوایەکی دەرەو لە دێ و ئازارەوە بۆ تووشە بێت. تا ئێستا بە ئازار کردو لە بەشی خوارەوەی سکتا؟ گومان زۆر جار ئازارێکی زۆر دروست ئەبێت ئەویش بەهۆی سەرماوەیە بڕواناکەم نەخۆشیەکی یەکجار قورس بێ بۆی سەرمایە و بە گەرمابوونیان بە شتێکی گەرم بخەیتە سەری ئازارەکە کەمە بێتانێ زیاتر هەست ینی ئەو کاتانی کە توژم زیاتر هەستم کردۆ هیچ سەرما بێ ئیتر یان شتێکی گەرم خواردو یان مەسەلەن جوانتر خۆم پێچاوەتەوە یان پشتم کردوێتە شوێنێکی زۆپایەک یان هیتەرێک ئەو کاتە باشتر بوو.
باشە پێی وانی ئەمە نیشانە بێ بۆ نەخۆشیەک یاخود دەرخەری حاڵەتێکی ئاسایی بێ وڵی زۆربەی کاتەکان بەکارهێنانی شتێکی گەرم باش بوون بەڵام هەنێک کاتیش هەبوو بۆ پێویستی کردو سەردانی دکتۆر بکەم مەسەن بۆ بە ئیلتیهاباتی میزەڵان و ئەو شتانە پێویستی کرۆ دکتۆر بمبینێ ئێستا هەستە بە ئازار کردو لە بەشی خواروی سکتا بەڵێ هەندێک جار ئەو هەنگاوانە چێکیانکتە بڕ بۆ باشترکردنی ئەم حاڵەتە حاڵت زۆرەکە تووشی ئینسانە بێ بە هەر هۆکارێک بێت بەڵام لا گرنگترین ئەو چارەسارانە بۆ نمونە خواردنی گەرم بەکار بهێنی یاخود لە مۆرزە وەرزی سەرمایە خۆداپۆشینێکی باش لە بەرکردنی جلێکی باش زۆر بەهۆی سەرماوە تووشە بیت هەندێک جار بە خواردنەوەی قاوەیەک یا چاکی گەرم زایدەن خۆداپۆشینێک و مانەوە لە ژوورەوە زیاترەوە کارانە زۆرترین کە من ئەنگرمە بەر بۆ پاراستنەوە باشە پێی وایە ئەم ئازارە نیشانە بێ بۆ نەخۆشیێک یارەوە حاڵەتێکی ئاسایی بۆ بنی سەرمابوونەوە تووشە زۆر جار حاڵەتێکی ئاساییە زۆربەی کەسەکان تووشە بن بەڵام هەندێک جارژێ هەندێک کەسێ نەخۆشێکی تایبەتی هەیە ئەوانش سەرماکە زیاتر ئازارەکان بە دروستەکات لەوانەیە نەخۆشێکی دیاریکرا بێت مەسەن کە لە سەرمایە هەستەکەم ئازارێک هەیە کە من شاستم بۆ ئازارە کرد ئەزانم بە چواردەوری ئەو ژینگە سەردە هەوڵە دەم خۆم داپۆشم وتمە ژینگەی گەرمتر بێ وشلەمەنی ئەو تشتانە زۆرە خۆم ئاوە ئەو تشتانە زۆرە خۆم شکر باشە بم زۆر باشە پێی وایە ئەمە نیشانە بێ بۆ نەخۆشیێک یا تەنیا حاڵەتێکە بۆنی سەرمابوونیەک و یاکەم خوانیشلەمەنی تووشە بووە خۆی ئیمە بەشی تەندروستین وا لە زانک و فێر کراوین کە خۆی جۆری بەکتریای هەیە بەکتریای ئیکۆلای لەوێ هەیە لەوانەیە ئەو بەکتریا بە هۆکاری سەردێگە یان لەوانەیە چیتر بێ ئەکتیڤیشن بکەوت تووشی ئینفلامێشن کا بەڵێ زۆر جار هەستەکەم بۆی سەرماوەی بۆی ئەگەر خۆمە جوانتر داپۆشم باشتر ئەبمیان ئەو خواردنەوە هەستەکەم حاڵەتەکە باشتر ئەکا هەر ئەوەنە زۆر باشە پێی وایە ئەمە نیشانە بێ بۆ نەخۆشیێک یا تەنیا حاڵەتێکە و بە بۆنەی کەم تەرخەمیەوە تووشە بۆ خۆ بە سەرمایەوە یا شتێک لەو بابەتە احتیمال لە بەهۆی سەرماوە بێ بەڵام لەوانەیە هۆکاری تریش هەست ئەەکەم بۆ نمونەکی سێهلکەدان یان لەوانەیە ئیلتیهابات میزەڵان کە لە ئافرەتانە ئەم کێشەیە زۆر بۆی کورتی بۆری میزیانەوە هەر ئەوەنە لەوانەشە احتیمال بێ بۆ نەخۆشیێکی ئافرەتان یان گورچی لە بەڵام زۆر جار هۆکارێکی سەرمایە یان کەم خواردنەوەی ئاوە ئەوە زیاتر ئەکرێ هۆکار بێ بە تایبەتی سەرما ئەو کاتانێک کە سەرما هەبێت چونکە بۆ ناو بۆ گورچی لەو ناوسک هیچ باش نییە ئەو ئازارەوەی پێ ینی پارێزگاری لە خۆمان بکەین بۆ ئەوە ینی عادەتەن لە سەرمایە و کەم خواردنی ئاو زۆر باشە ئەو ڕێگەیانە چی ئەیانگریتە بەر بۆ باشترکردنی حاڵەتەکە عادەتەن لە زستانایە پێچ لە باشتر لە بەرکەیت و ئاو زیاتر بخۆیتەوە شلەمەنی زیاتر بخۆیت و کەم خواردنی خوێ و چاوریەکانە تا ئێستا هەستە بە ئازار کردو لە بەشی خواروی سکتا بەڵێ بەتایبەت لە زستانانە زۆرجار هەستم پێ کردووە هەروەها لە هاوینانیش هەبۆی وشک بوونەوە لەبەرەوەی ئێمە هەممان نەزانین کە ئەو زۆر پێویستە و سەردانی دکتۆریشم کردووە هەنەجار بە عیلاج و هەنەجاری ژوتێتی پێویستە ئای زۆر خۆیتەوە حاڵەتانە زیاتر لە سەرمادا ئەبێت دەستاندا یان کەم ئەو خواردنەوە یان ئینتیهابی گورچی لە ئەوانە ئەبێت خۆ گەرم داپۆشین یان زیاتر خواردنەوەی ئەو باشتر دەکات زۆر باشە پێی وایە ئەمە نیشانە بێ بۆ دەرکەوتنی نەخۆشیەک تەمان ئازار هەبوون لە بەش خوارەوە بیان هەر بەشێشکەرەوە وەکو ئاگداکردنەوەی گوایە کە تۆ نەخۆشیەکتیە لەو شوێنیان لە شوێنشکە تا ئێستا هەستە بە ئازار کردو لە بەشی خواروی سکتا بەڵێ لە کاتی سەرمایە خاستان وەرزی زستان بێ فەسڵەکەمان بگۆڕێ یان کاتێک هەست بە سەرمایەکی زۆرکەی ئەمە لە کاریگەریەکەی لە دوایی یعنی بڵین پاش دو-سێ سەعاتێک دەرەکەوێ و ئەگەر مەناعی لە شەکەم بێتەوە لەو کاتانەیە دەرەکەوێت باشە چ ڕێگای ئەگریتە بەر بۆ باشترکردنی حاڵەتەکە ئەوەیە کە خۆ گەرم داپۆشی یان بچی بۆ لای دکتۆرێ شتێک کە ئەویش فەحسوشتە بۆ ئەنووسێت و دەرمانەکانە بۆ ئەنووسێت و جاری وایە پێتاڵی ئەگەر دەرزێ شتێک بۆ بنووسێ ئەڵە خۆ گەرم داپۆشە بە ئەو سەرمایی ناو لە شنەمێنێت باشە پێی وایە ئەمە دەرخەر بە یاخود نیشانە بێ بۆ دەرکەوتنی نەخۆشیەک بۆ هەنێ نەخۆشی بەڵێ بەڵام ئەگەر سەرما بێ ئەمە دەرخەر نییە بۆن هەموو نەخۆشیەک بەڵام ئەگەر نەخۆشیەک بێ لەوانەیە کاریگەریەکەی ئەوە بێ ئازارەکە و لێ دەرخات تا ئێستا هەستە بە ئازار کردو لە بەشی خواروی سکتا بەڵێ زۆر کات هەستی پێەکەم بە تایبەتی کە بەرەوەرزی سەرماڕۆین پاییز یان زستان
ئەو ڕێگەیانە چیە ئەیانگری تێبەر بۆ باشترکردنی حاڵەتەکە هەنێک کات ئەگە بزانم ئازارەکە کەمە هەوڵ ئێم خۆم داپۆشم چکە ئەزان بەهۆی سەرماوە تووشم ئەوێ بەڵام ئەگەر بگاتە ئەوەی کە زۆر ناڕەحەتم کە سەردانی دکتۆرەکەم دیارە بۆ پێکە من خۆم یاریدەری پزیشکم نزیکەی 90 ساڵ خزمەتمێ لە کارتی تەندروستیە احتیمال لەوە بێت کە بڵێن ئێجوکیشنی مە فەرقی لەگەڵ کەسێکی وڵاتێکی سادا هەز دەکەم زۆر جار ڕێگەێڕم بوو کە سەرمایەکەم بووە مەسەن لە شوێنەکە تەشەنوجاتێکە دانیشتن لەسەر شوێنێکی سارد یا خواردنێکە کە ئەوە هەز بکەیت کە بڵێن پێت نەکەوتووە خێراڵەسی ریلاکسێک ئەوە کەی مەسا یالانی کەم خشتێک بەکارێنی وەکو شعبیەکان کە دیسان وەشتۆ بیە لەژێر خۆتە دانی بۆ ماوەی چارەکە یا هەڵاسی وەرشێکەکە یان وەرحاصل جەوێکی ریلاکس جەوێکی مەڕونەت جەوێکی گەرم ئامێز لە نزیک زۆپایەک دانیش بۆ ماوەیەک یا خواردنەوەی کوپێک ئاوی شلەتێن دەست بەجێ دوای چارەکە 20 دقیقە هەست بە ریلاکسێکی تاواکەیت و ئازارەکە نامێنێ. تا ئێستا هەست بە ئازار کردو لە بەشی خواردنەوەی سکدا؟ بەڵێ بێگومان چەند جارێکیش. ئەو ڕێگەیانە چیە ئەیانگری تێبەر بۆ باشترکردنی حاڵەتەکە؟ خواردنەوەی ئاوی زۆر و زوو میسکردن و نێشتنەوەی میس هەنە جار چارەسەری وەکو عیلاج و شتیش بەکارێنی کە وەرێگرین وەکو ئەنتیبایۆتیکێکی ئاسایی و حاڵەتەکە تێبەڕێ بە تێبەڕبوونی کات. باشە پێ وایە ئەمە دەرخەری نەخۆشیەک یاخود نیشانەیەک بێت بۆ نەخۆشیەکی تر؟ بێگومان هەموو ئازارە لە جسمە هۆکارێکی هەیە و ڕەنگەی تر هۆکارەکە بەهۆی تێکچوونی فەسلەجەی ئەو ئۆرگانەوە بێیان بە بۆنەی مایکرۆ ئۆرگانیزمێکەوە بوو بێت کە بوو بێتە هۆی و ئازارە دروستکردنە هەر شتێک بێت ڕەنگ بێگومان ینی. کەواتە لە وەڵامەکانەوە بۆمان دەرکەوت هەستکردن بە ئازار لە بەشی خواردنەوەی سک بە هەر هۆکارێک بێت کە ئێستا باو و بڵاوە لە وەرزی زستاندا باشترە بە زووترین کاسەردانی نەخۆشخانە بکرێت بۆ دیاریکردنی حاڵەتەکە لە ڕێگەی ئەنجامدانی چەند پشکنینێکی تایبەت و وەرگرتنی چارەسەری پێویست. ئەنتیبایۆتیکەکان یاخود دەرمانە ژێزیندەکان ئەو دەرمانانن کە لە ئێستادا زۆرترین بەکارهێنانیان هەیە. ئەم دەرمانانە کۆمەڵێک گروپی جیاواز دەگرنەوە بەکارهێنانیان جیاوازە. بۆ ئەوەی زانیاری زیاتر لەسەر ئەنتیبایۆتیکەکان بزانن بینەری ئەم ئینفۆگرافیە بن کاوکارم ڕاستی بۆی ئامادەکرد. لە کاتی توشبوون بە هۆکردنی میزاڵان بەکارهێنانی دەرمان پێویستە بۆ لە ناوبردنی میکرۆب و هۆکردنەی دروستی کردووە. دژە زیندەیی یاخود ئەنتیبایۆتیک پۆلێک دەرمانن کە بەکاردێت بۆ نەهێشتنی بەکتریا زیان بەخشەکان لە کاتی توشبووندا. نمونەی ئەم دژە زیندەییانە بریتین لە ئامۆکسیسیلین، سیفتریاکزۆن، سیفالێکزین، لیڤۆفلۆکسازین، فۆسفۆمایسین. زیانە لاوەکیەکانی ئەم دژە زیندەییانە لە کاتی بەکارهێنانیان بریتین لە هێڵنجدان، ڕەشانەوە، سکچوون، هەوکردنی کۆڵۆن. و ئەم دەرمانانە بەکار نایەت لە کاتی هەبوونی کێشەی گورچیلە یاخود ئەو کەسانی هەستیارن بە دژە زیندەییەکان یاخود لە کاتی دووژانی یان شیردان یان کێشەی مەینی خوێن یاخود نەخۆشی شەکرە.